گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر ئەحمەد ئەلشەناق شرۆفەکاری سیاسی لە عمانەوە لەگەڵمدا سەبارەت بە کۆمکاری عەرەبی و ئەم لووتکانەوە و کۆمکاران توان چی بکەن لە ماوەی ڕابردوودا چیان کردووە و بەتایبەت بۆ دۆخی غەزە ئێستا چیەکرێت. دکتۆر سڵاتان لێ بێت تۆم کاتتان باش لە دوای دروستبوونی دەوڵەتی عەرەبیەوە لووتکەی و کۆمکاری عەرەبی هەیە و کۆبنەوە چیان کردووە تا ئێستا؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە و سلااو لە ئێوە و بینەرانی کوردستان 24. ڕاستیەکەی لووتکەی عەرەبی لووتکەی بە پەلەی قاهرە بە دڵنیاییەوە من بەو شێوازە لێ تێدەگەم کە وەکو لووتکەی ئیرادەیەکی عەرەبی بوو لەبەرەوەی وەکو جاران تەنیا ڕاگەیەنراویان بڵاو نەکردەوە بەڵکو ئەو جارە هەنگاوی کردەییشیان ناوە و چەند میکانیزمی کارکردنیان گرتووەتە بەر ئەوەی ئەم لووتکەیەش زیادەکاتەوە لەم ساتە مێژوویەدا هەر ئەوەیە چ لەسەر ئاستی دۆزەی فەڵەستینی یاخود ناوچەکە بە شێوەیەکی گشتی ئەم لووتکەیە سوار بنەمای سەرەکیان لە خۆگرت دواتریش باس لە وردەکاریەکان دەکرد بەڵام ئەو بنەمایە ئەوەیە کە باڵێن ئاشتی بژاردەیەکی استراتیژیە لە لای وڵاتانی عەرەبی ئەویش بریتە لە چارەسەری دوو دەوڵەت دروستکردنی دەوڵەتی فەڵەستین کە پایتەختەکەی قودسی خۆرهەڵات بێت لە پێناو ئاسایش و سەقامگیری ناوچەکە بە شێوەیەکی گشتی. بنەمای دووەم کە پشتیان پێبەستووە ئەوەیە کە پلانی مسر ئەو پلانەی سەرۆکی مسر پێشکەسی کردو بۆ ئاودانکردنەوەی غەزە بەبێ ئەوەی خەڵک کۆچی پێ بکرێت بۆتە پلانێکی عەرەبی ئەمەش ئەو پلانەیە کە پشت بە دروشمی نابۆ کۆسپێکردن دەبەستێت جاچ کۆسپێکردنی خەڵکی غەزە بێت یا خود لە کەناری خۆراوە بێت کە هەمووی بە پاکتاوکردنی دۆزی فەڵەستین دەدرێت کەواتە نەخێر بۆ کێچکردن. خاڵی سێم کە زۆر گرنگە ئەویش ئاوادانکردنەوەیە سندوقێکی عەرەبی نێودەوڵەتی دادەندرێت دەستەیەکی سربەخۆ دروست دەکرێت بەم نزیکانە کۆڕبندێکی بۆ دەبەسترێت لووتکەیەک لە هەمووشی مەترسیدارتر ئەویش پاراستنی یەکگرتووی خاکە یەخستنەوەی کەناری خۆر ئاوا و غەزەیە وەکو بەردەستە بوونێک بۆ دەوڵەتی فەڵەستین. بەڵێ دکتۆر لەم کاتە کە من تۆ قسە لەسەرم پلانەی وڵاتانی عەرەبیەکەین حەماس پێشوازی لە پلانەکە کات ئیسرائیلیش ڕەتیەکاتەوە و دەڵێ کار بۆ پلانە ناکرێت و نابێت حەماس لە غەزە بمێنێت وڵاتانی عەرەبیە توانن پلانێک جێبەجێ بکەن کە ئیسرائیل ڕەتیەکاتەوە. ڕاستەکەی لووتکەیەکی ئیسلامی لەسەر ئاستی وەزیرانی دەرەوە بەم نزیکانە دەبێت پلانەکەیان دەبدرێت بۆ ئەو دوا لێدوانەکانی ترامپ سەبارەت بەم بابەتە لەوێ کۆبوونەوەیەک دەکرێت هەوڵ دەدەن کە پەیوەندی لەگەڵ یەکێتی ئەوروپا بەستن و بچن بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەوروپا و لەسەر ئاستی چین و رووسیا وڵاتانی عەرەبی بە گوێرەی ئەو پلانەی دایان ناوە ڕوو لە وڵاتانی دیکە دەکەن ئەوەی لەم کۆڕبەندە خود لەم لووتکەیە پێشکەش کراوە ڕوو لە لووتکەیەکی نێودەوڵەتی دەکەن بۆ ئەوەی گەلە کۆمەیەکی نێودەوڵەتی بکەن لەبەرەوەی ناکرێت چارەنووسی ناوچەکە چارەنووسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی سەقامگیری و ئاسایش و چارەنووسی گەلی فەڵەستین لەسەر خاکی خۆیان کە بانگەشەی ئازادیە خوددای ئازادی دەکەن ناکرێ هەمیشە وابەستەی ڕەتکردنەوەی ئیسرائیل بێت و ئیسرائیل ڕەتی بکاتەوە هیچ کارێک نەکرێت. پێم وایە پرۆژەیەکی عەرە پێشکەشی ئەنجومەنی ئاسایش دەکرێت بۆ ئەوەی هێزەکانی ئاشتی پارێزی لەوێ جێگیر بکرێن لەبەرەوەی بەشی قودسی خۆراوە و ناوچەکانی دیکە سەر بە قودسن داگیر کراون دەبێت ڕێکەوتنی چوارەمی ژنێف جێبەجێ بکرێت. ئەگەر ئیسرائیل بیاوێ کارێکی وا بکە بەلاپەڕگەی دەژی دوور لە جیهان دەژی لەسەر ئاستی عەرەبی لەسەر ئاستی نێودەوڵەتی پێم وایە لەمەوەدا سەر ئاستی نێودەوڵەتیش هەڵوێستێکی جددی دەبێت تایبەتی کە ئێستا یەکێتی ئەوروپا بە هەموو وڵاتانی لەگەڵ چارەسەری دوو دەوڵەتدایە چین و رووسیا و بە هەمان شێوە و داواش لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کراوە کە هاوبەش بێت لە پرۆسەیەکی ڕاستەقینی ئاشتی کە گەلانی ناوچەکە ببینێت. دکتۆر لەو کاتەی کە لە دوای 7 ئۆکتۆبەر ئەم شەڕە گەورەی هەڵگیرسا غەزە وێران بوو خەڵکی غەزە بە ملیۆنانیان ئاوارە بوون بە هەزارەهایان لەزیکی 50-60 کەسیان لێ کوژرا لە ژن و منداڵ لە حەماس کۆمکاری عەرەبی بۆ کاتە لووتکەیەکیان نەکرد وەکو ئێستا کە تۆڵێم لووتکەیە جیاوازە لەوانی دیکە بۆ وەکو ئێستا کارێکیان نەکرد قسەیەکیان نەکرد.
بەڵێ ڕاستیەکە ئەوەیە ئێمە بۆ ئەوەی لۆمەی قوربانی نەکەین لەبەرەوەی گەلی فەڵەستین قوربانیەوە ئەوان بوونەتە قوربانی حەماس دروست بووە لەبەرەوەی داگیرکاری هەبووە تەنانەت ئەگەر حەماس بڕوە بێگومان ڕێکخراوی دیکە لە ژێر ناوی دیکە دێنە پێشەوە کێشەکە لەکوێیە جەوهری بابەتەکە بوونی هێزێکی داگیرکارە ئەو هێزە داگیرکارە ئیسرائیلە بەداخەوە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا لە ڕێکەوتنی ئۆسلۆ دوای ئەوەی کە فەڵەستینیەکان بە دەوڵەتی ئیسرائیل ڕازی بوون بۆ ئەوەی کە لەسەر خاکی مێژووی فەڵەستین جێگیر ببن کەچی زۆر بەداخەوە تاکو ئێستا دەوڵەتی داگیرکەر بە تایبەتی لەم حکوومەتە توندڕەوە ئاینی ئێستای ئیسرائیل نەئاشتیان دەوێت لە سەراستی ناوچەکەنە لەگەڵ فەڵەستین و دەیانەوێت خەڵکی فڵەستین بە زۆری کۆچ پێ بکەن بۆیە من پێم وایە ئیسرائیلیش ئێستا لەسەر ئاستی نێودەوڵەتی گەمارۆ دراوە لەبەرەوەی دادگای نێودەوڵەتی داد یاداشتێکی دەستگیرکردنی یاچەند یاداشتێکی دەرکردو بۆ سەرکردەکان بە تاوان لە دژی مرۆڤایەتی کەەوە تۆمەتێکی گەورەیە من پێم وایە لەمە دووە هەڵوەستی نێودەوڵەتی سیتر لە پشتی ئیسرائیل نابێت بەڵکو پشتیوانی ئاشتی دەکەن بە شێوازێک ئاشتی جیهانی لێوە بە ئافرێت و 2000 دنیا شەمووی بەرژەوەندیە لە ناوچەکەدا وڵاتانی عەرەبیش ئاشتی استراتیژیان پێشکەش کردووە لەسەر بنەمای دوو دەوڵەت و بۆ ئەوەی هەموو وڵاتان لە سەقەمگیری و ئاشتی دابژین بە شێوازێک کە بەرژەوەندی هاوبەشی هەموو وڵاتانی ناوچەکە بەدی بێت پێم وایە ئیسرائیل دەبێت بچێتە ژێرباری ئەو ئاراستە نێودەوڵەتی و عەرەبی و ئیسلامیە کە ئێستا لەگەڵ ئاشتیدان بە چەمکی دوو دەوڵەت و دروستکردنی دەوڵەتی فەڵەستین لەسەر سنووری فەڵەستین. بەڵێ دکتۆر چ بنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل چه دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە چەندین بۆنەدا باسییان لەوە کردووە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت دابڕێژرێتەوە جارێکی دیکە و گۆڕانکاری تێدا بکرێت. وڵاتانی عەرەبی توانن چی بۆ دۆخی ڕۆژهەڵات بکەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەن خۆیان لە نێوم گۆڕانکاریانەدان یاخود لەگەڵ گۆڕانکاریەکاندان چییە؟ ڕاستیەکە ئێستا پرۆژەیەکی عەرەبی هەیە لەلایەن وڵاتانی عەرەبی کاریگەر بەو قورسەیە ئابووری و سەربازی و دیبلۆماسی و سیاسی هەیەە ناکرێت وڵاتانی عەرەبی بە ڕۆژهەڵاتی نوێی ڕازی بن ببێ ئەوەی فەڵەستینیەکانی تێدا بن ناکرێت بە ڕۆژهەڵاتی نوێ ڕازی بن ببێ ئەوەی دەوڵەتی فەڵەستینی دروست ببێت دەبێت بە شێوازێک بێت پرۆسەکە کە هاوسەنگێکی هەرێمی و نێودەوڵەتی بپارێزرێت لە پێناو بەرژەوەندی وڵاتانی عەرەبی و سەرخستنی دۆزی فەڵەستینی ناکرێت لە دەرەوەی سنووری ناوچەکە داهاتووی ناوچەکە بسەپێنرێت دەبێت وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆیان بڕیار لەوە بدەن کە چی دەبێت جەخت لەوە دەکەم و ئێستا ئەمانگێکی زۆر باشە لەلایەن وڵاتانی عەرەبی پرۆژەیەکی عەرەبی یەکگرتوو هەیە کۆمەڵێک وڵاتن کە سعودیەیە ئوردنە میسرە ئیماراتە و چەندین وڵاتانی دیکەش بەیەکەوە پرۆژەیەکیان داڕشتووە ئێستا کۆدەنگی وڵاتانی عەرەبی لەسەر چارەسەری دوو دەوڵەتە ناکرێت جارێکی دیکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جوگرافیا وڵاتانی عەرەبی دابڕێژرێتەوە بەبێ ئەوەی ئەوان ڕازی بن بە چارەسەری وڵات دوو دەوڵەتی فەڵەستین لەسەر ئەو بنەماییکە دەبێتە بنەمای سەقامگیری و ئاسایشی گەلانی ناوچەکە تاکو دوازای ناوچەکە لە پەرەپێدان و گەشەپێدان و چەمکی ئاشتی گشتگیر دابژین. بەڵێ دکتۆر ئەتوانین ئێستا بڵین لە ئێستا لە چاو ڕابردوو وڵاتانی عەرەبی یەکگرتووترن بۆ دیاریکردنی چارەنووسی خۆیان بۆ بڕاردانیان لە چارەنووسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ بەرگریکردن لە یەکتر یەکگرتووترن لە چاو ڕابردوو؟ من بەڵێ جەختەوە دەکەم و پێم وایە ئێستا باشترن ئێستا وڵاتانی عەرەبی کۆمەڵێک گۆڕانکاری جیاواز بخۆیانەوە دەبینن باشترین بەڵگەشەوەیە کە ئێستا تەنیا ڕاگەیەندرا و قسەیان نییە بەڵکو هەنگاو دەنێن وەکو بینیشمان کە گوتاری سەرۆک کۆماری عێراق و گوتاری شای ئوردن سعودیە مسر هەمویان کۆدەنگ بوون لەسەر ئەوەی کە دەبێت چەمکی ئاشتی استراتێژی جێبەجێ بکرێت و باشترین ناونیشانیش بۆ ئەو بابەتە بێتێ لە چارەسەری دوو دەوڵەت و دروستبوونی دەوڵەتی فەڵەستین بۆ ئەوی ململانەکان لە ناوچەکە کۆتایی بێت ناکرێت ناوچەکە بکەوێتە بەردەم فراوانخوازی ئیسرائیل و وەگەلی فەڵەستین لە ناوچەی خۆی لە ناوچەی باو باپیران و خاکی خۆیان وەدەربندرێن بۆیە ئێستا لەستی وڵاتانی عەرەبی هەڵوێستێکی توندە
هەڵوێستێکە لە ئاستێکی بەرزی هەماهەنگیدایە لە نێوان سەرکردەکان بە ئاراستەی چەمکی دوو دەوڵەت و داهاتوویەکی باشتر بۆی وڵاتان و گەلانی ئەم ناوچەیە ڕوو لە گەشەپێدان بکەن باشترین کاریش بۆ گەیشتن بەوە یاخود ئەو وردەکاری بوو کە لە لووتکەی عەرەبی ڕوویدا چەندین وردەکاری دیکەش لەو لووتکەیەدا هەبووە بۆی خستنەوەی هەڵوێستی فەڵەستینی بۆی خستنەوەی هەڵوێستی عربی ئاودانکردنەوەی غەزە چەندین شتی دیکە تاوتێ کراون ئەمانە باشترین بەڵگەن دروستکردنیش پۆلیسی فلەستینی و ئوردن مسر یارمەتی ئەم بابەتە بدەن سندوقێکی نێودەوڵەتی باوەدانکردنەوەی غەزە داواکردنی هێزەکانی ئاشتی پارێزی هەمویان ئەمانە هەمویان هۆکارن و ئاماژەن بۆی کە پلانی عربی باشەیە بۆ ئەوەی کە بەیەکەوە بتوانن میکانیزمێکی جێبەجێکاریدا برن بتوانێت لەسەر زەوی واقعات جێبەجێ بکرێت هاو ئاهەنگ بێت لەگەڵ بەدیهێنانی ئاشتی نێودەوڵەتی. بەڕێز دکتۆر ئەحمەد ئەلشەناق شرۆفەکاری سیاسی لە عەمانەوە لەگەڵمانداوی زۆر سوپاس.